بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. بەشی شەشەم کۆدێتای هەشتی شوبات. شۆڕشی ئەیلول ڕێی بۆ ڕوودانی ئەو کۆدێتایە خۆش کرد، واک چۆن لەوە و پاش ڕێی بۆ چەند کۆدێتای تریش خۆش کرد. هەروەها شۆڕش هۆی لاوازبوونی هەموو ئەو حکومەتانە بوو کە پاش ڕژێمی عەبدولکەریم قاسم هاتن، واک چۆن هۆی لاوازبوونی ڕژێمی عەبدولکەریم قاسمیش بوو. کۆدێتای هەشتی شوبات بەرهەمی ڕێکەوتنێک بوو لە نێوان حیزبی بەعس و ئەفسەرەنەتەوەیە ناسریەکاندا. ئەمانە لە کاتی ئامادەکردنی کۆدێتاکەیاندا پەیوەندیان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە کرد و گفتیاندا سەرجەمی داخوازیەکانی شۆڕشی کورد لەباری مافە سیاسیەکانی گەلی کوردەوە جێبەجێ بکەن. ئەڵقەی پەیوەندی لە نێوان هەردوولادا ئەفسەر تاهیر یەحیا بوو لە ڕێگەی ئەفسەرێکی خانەنشینی برادەریەوە، ئەویش کەریم قەرەنی بوو کە بەش بە حاڵی خۆی بابەتەکەی لەگەڵ مەکتەبی سیاسی پارتیدا هێنایە ئاراوە. ئەو نامەی کەریم قەرەنی لە پلانگێڕەکانیەوە هێنا بوو بۆ مەکتەبی سیاسی پارتی، ئەوەی تێدا نووسرا بوو کە ئامادەن ئەگەر کۆدێتاکەیان سەرکەوت ئۆتۆنۆمی بدەن بە کوردستانی عێراق، بە مەرجێک کە شۆڕشی کوردیش یارمەتیان بدات و شەڕ بوەستێنێ و پەلاماری سوپان نەدات و هەرچی تر کە بارودۆخەکە پێویست بکات لە یارمەتی و پشتگیری لە سنووری توان و دەسەڵاتدا. هەروەها کۆدێتاچیەکان داوای ئەوەشیان کرد کە سەرکردایەتی شۆڕش هەر کە دەرکەوت کۆدێتاکە سەرکەوتووە دەست بەچێ بروسکێکی پشتگیریان بۆ لێ بدات. قاسم زۆر بە ئاسانی وەک تاڵانی کەوتە دەستی کۆدێتاچیەکان. بەشی هەرە زۆری سپاکەی وەک بزماردا کوترا بوو بە کوردستاندا. ئەو یەکە سەر بازیانش لە بەغداهی بوون، بەشی زۆریان بە دەستی پیلانگێڕەکانەوە بوون. شتی زۆریش دەرباری کۆدێتاکە و درێژەی ڕووداوەکانی نووسراوە کە لێرەدا پێویست نییە دووبارە بیانگێڕینەوە. هەر ئەمە لە جیاتی قسێکی زۆر لەم بارەوە بەسە کەوە هێرشی کۆدێتاچیەکان لە زەوی و لە ئاسمانەوە هەر بۆ سەر وەزارەتی بەرگری بوو. ئیتر پاش ئەو هێرشە و پاش شەڕێکی خوێناوی لەناو وەزارەتی بەرگری خۆیدا قاسم و یاوەرەکانی جیران و قاسم بە کێشکرا بۆ ئێزگەی ڕادیۆ کە سەرکردایەتی پلانگێڕەکان لەوێ بوو، بە شێوەیەکی بربەریانەی وە کە نیشانەی دڕڕەقی و دڕندەیەکی بێوێنە بوو گول لە باران کرا. گەلێک کتێب و وتار لەباری قاسم و سەردەمی قاسمەوە لەلایەن نووسەری بیر و بۆچون و ڕاجیاوازە و نووسراوە و هەیەنە بەشان و باڵیدا هەڵدەڵێ و هەشیانە خراپەی دەڵێ و ڕاخنەی لێ دەگرێ. من بۆ خۆم گومانم لەوەدا نییە کەوە هەردوو لایەن گرن و بەهۆی ئەم لایەنگریەوە زۆر ڕاستی هەنشاردراونەتەوە. بێجگە لە دەست درێژێکی بۆ سەر گەلی کورد و شەڕ بارکردنەکەی بەسەر کوردستاندا و نکۆڵیکردنی لە مافەکانی کورد لە هەموو ئەو شتانەدا کە نووسەران با خراپەیان بۆ ناونووس کردووە. من تاقە خەڵک بەدی ناکەم بۆ ئەوە بشێ حساب و کتابی لەگەڵدا بکرێ لەسەری یا بە بەدنیازی ئەو بژمێردرێ لە چارەسەرکردنی کاروباردا. هەرچەندە هەڵە نوکتون و هەڵەشی گەلێ هەبوو، ئەو کە لە چڵاپۆبی دەسەڵات و حکومڕانیدا بوو دەیتوانی هەموو پلانگێڕانە بە تەواوەتی لەناوبەرێ کە ئەو گەلی عێراقیان تەنانەت لە پارچە زەویەک بێبەش کرد، تەرمی ئەو کەسی تێدا بە خاک پسپێردرێ کە کۆماری عێراقی دامەزراند. لەگەڵەوەشدا کە ئەو شەڕەستەم کارانەی عەبدولکەریم قاسم بە سەرگەلی کوردی داسەپاند بە هەموو ئەو کڵۆڵی و کوێرەوەری و ماڵوێرانیەی ئەو شەڕە بەسەر کورد و بەسەرگەلی عارەبیشی داهێنا، من لێرەدا دەڵێم کوشتنی قاسم هیچ هەست بە خۆشی و شادمانێکی نەخستە دڵمەوە. من باوەڕم بەوە هەیە کە عەبدولکەریم لەگەڵ بەدڕەفتاریشی لە ئاست ئێمەدا، بەڵام وێڕێی ئەمەش زۆر لەوانی کۆدێتاکەی شوباتیان کرد بەرز و باڵاترە. لە 11 ئاداری 1970دا و پاش جاردانی ڕێکەوتەنامەی 11 ئادار لەگەڵ ساڵح مادی عەممەش کە ئەو کاتە وەزیری ناوخۆ بوو لە بەسڕە بووم. لێم پرسی عەبدولکەریم قاسمتان بۆ کوشت و نەتان ناردە دەرەوەی عێراق، هەڵوێستی چۆن بوو کە هێناتانە ئێزگەی ڕادیۆ؟ وای وەڵام دامەوە. ڕاستەکەی ئەوەیە ئێمە هیچ جۆرە لە دادگەدانێکی ئەومان نەکرد. ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش لەباری چارەنووسی ئەوەوە خەریکی گفتوگۆ بوو. کاتێ دەنگی چەند ڕستە گولەی تفەنگی ئۆتۆماتیکیمان بەرگوێ کەوت. هاتینە دەرەوە بزانین مەسەلە چییە. دیمان عەبدولکەریم و مەهداوی و تەها شێخ ئەحمەد لاشەی بێگیان بوون و گول لە بێژا بوونی. ئەوەی فەرمانی تیربارانی ئەوانیدا بوو عەقید عەبدولغەنی ڕاوی بوو. ئەو بێ ئەوەی ئێمە ڕێگەی بدەین فەرمانی بەسەر بازەکانیدا بوو بیان دەنە بەرگ و لەو لە ناویان ببن. لە هەموو ئەو شتانەی لەبارەی ئەو ڕووداوە تراجیدیەوە خوێندومەتەوە یان بیستومن.
هەر ئەوەم بۆ دەرکەوتووە کە عەبدولکەریم لەو کاتانی دادوەری کردن و پێش کوژرانیدا بە هیچ جۆرێ زەلیلی و ملکەچی پیشان نەداوە. بگرێ قارەمانانە بەرەوڕووی پیلانگێڕەکان بۆتەوە و بە تایبەتی بەرەوڕووی عەبدولسەلام عارف تا دووهەناسی نەقسیەکی لەگەڵدا کردووە و ناوەڵامی پرسیارە منجڕەکانی داوەتەوە لەبارەی ئەوەوە کێ بوو شۆڕشی چواردی تەموزی بەرپا کرد کە دەیویست بە هەر جۆرێ بووە پێلێنانێکی وای لێوەرگرێ نیشانی لاوازی و سەرشۆڕکردن بێ. پێش دەستکردن بە کۆدێتاکە بە 4 ڕۆژ ساڵح یوسفی نێردرا بۆ ئەوەی لەگەڵ عەلی ساڵح سەعدی ڕازڕاگری گشتی سەرکردایەتی قوتری بەعزدا کۆ ببێتەوە. لەو کۆبوونەوەیدا سەعدی بۆ نوێنەری ئێمەی دووپات کردەوە کەوا هەر لەگەڵ سەرکەوتنی کۆدێتاکەدا جاری ئۆتۆنۆمی بۆ گەلی کورد دەدرێ. لە ڕۆژی یەکەمی کۆدێتاکەدا گۆتیاری ڕادیۆی بەغدا داوای لە عەمید فواد عارف و ساڵح یوسفی کرد با پەلا بڕۆن بۆ ئێزگەی ڕادیۆ بۆ دابینکردنی پەیوەندیکردن لە نێوان سەرکردایەتی پارتی و بەعزدا. بەڵام ئەو ڕاگەیاندنە درێژە ژمارە یەکەی بەناو ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش دەرچوو هیچ باسێکی مافەکانی گەلی کوردی نە لە نێزیک و نە لە دوورەوە تێدا نەبوو. دەستپێکردنی گفتوگۆ لە نێوان پارتی و ڕژێمی تازەدا. پێشتر پارتی گفتی بە کۆدێتاچیەکاندا بوو کەوا شەڕ ڕادەگرێ و بۆ داکۆکی لە خۆکردن نەبێ پەلاماری هێزەکانی حکومەت نادات. بارزانیش فەرمانی بە جەلال تاڵبانیدا کە بچێ بۆ قەڵاتزێ بۆ ئەوەی سەر لە فەرماندەری ئەو لیوایی سوپای حکومەت بدا کە لەوێ بوو بڕیاری شۆڕشی بە وەستاندنی شەڕ پێ ڕابگەێنێ. فەرماندەری لیواکەی سوپا زۆر بەوە شادمان بوو. پێویست بوو هەردوو لە بۆ ئەوەی بگەنە ئەو چارەسەری لێ دووی دەگەڕێن نیازیان خاوێن بێ. بەڵام حکومڕانەکانی بەعزوانە بوون و وەکو لەوە پاش دەرکەوت هەر لە بنەڕەتەوە باوەڕیان بەوە نەبوو کە گەلی کورد هیچ مافێکی هەبێ و دادپەروەری وا پێویست دەکات کە دان بەو مافانەدا بنێن با هیچ ڕێکەوتنێکیش لە نێواندا نەبێت. بۆ یەگەیشتنە مافی دادپەروەرانەی داواکرا و چاوەڕوانکرا و لەگەڵ حکومڕانانێکی لەم بیچمەدا کارێکی ئێجگار زەحمەت بوو. زۆری نەخەیان دەرکەوت ئەو گفتەی عەلی ساڵح سەعدی لە بەردەم ساڵح یوسفی و شەوکەت ئاکرێیدا لە جیاتی بەعزدا بووی کەوتبووی ئێوە وە نەبێت تەنیا مافی ئۆتۆنۆمیتان هەبێت. بگرێ لەمە زیاتریش مافی دیاریکردنی چارەنووسیشتان هەیە. گفتێکی درۆ درۆزنانی ڕوود بوو. لەم بارەوە ئەمە شایانی وتنە کەوا تاهیر یەحیا کە بە ناوی بەعسەوە گفتوگۆی دەکرد. نامەیەکی بۆ سکرتێری پارتی ئیبراهیم ئەحمەد ناردبوو. تیایدا داوای لێکردبوو ناوی چەند کەسێکی کورد دەست نیشان بکات بۆ ئەوەی بخرێنە ناو وەزارەتی نوێوە و دانی بەوە دانابوو کە ڕژێمی نوێ لەسەر بنەمای ئۆتۆنۆمی دامەزراوە. مەکتەبی سیاسیش پاش وەرگرتنی ڕەزامەندی بارزانی وەڵامی ئەو نامەیی بەم جۆرە دابەوە: دیموکراسی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستان. ئەمە دروشم و سیاسەتی پارتیمانە. ئەو ناوانش کە ئێمە پێشنیازیان دەکەین ئەمانن: بابە عەلی شێخ مەحموود، فواد عارف، بەکر عەبدولکەریم، عومەر موستەفا، جەلال تاڵەبانی، عەلی عەسکەری. کۆدێتاچیەکانی عێراق چاوەڕوانی کۆدێتایەکی وەک کۆدێتاکەی خۆشیان بوون لە سووریا. ئەوە بوو لە 8 ئاداری 1963دا ڕوویدا. لەو مانگەی نێوان هەردوو کۆدێتادا بەعز بەدەسان قەست هەر ئەمڕۆ سپینی دەکرد. پاش 10 ڕۆژ لە ڕوودانی کۆدێتاکەیان جەلال تاڵەبانی بە سەرۆکایەتی وەفدێک چوو بۆ بەغدا و لەوێ دەستی کرد بە گفتوگۆ لەگەڵ بەرپرسا حکوومەتی و حیزبیە بەعسیەکاندا. لە بەغدا جەلال تاڵەبانی فواد عارفیان قایل کرد کەوا لەگەڵ ئەو وەفدە ڕەسمیەدا بڕۆن کە بۆ چاوپێکەوتنی جەمال عەبدولناسر و گفتوگۆ لەگەڵکردنی لەبارەی بە یەکبوونی عێراق و میسر و سووریاوە دەنێردرا بۆ قاهیرە. تاڵەبانیش بێ ئەوەی پرس و ڕابە بارزانی بکە و ڕەزامەندی ئەو وەرگرێ قایل بوو خۆی و فواد عارف لەگەڵ شاندەگەدا چوون بۆ میسر. ئەندامانی وەفدەگا گەیشتنە قاهیرە و عەبدولناسر لەگەڵ دوو نوێنەرە کوردەکە بە تەنیا خۆیان کۆبووە و بیر و ڕای خۆی بۆ باسکردن کەوا دژی گوێ بوونەوەی کووردە. بەڵام لایەنی ئەوە دەگرێ کە مافەکانی گەلی کورد بدرێ و ئامۆژگاری هەردوو لای کرد ناکۆکیەکانی نێوانیان بە شێوەیەکی ئاشتی خوازانە و لە ڕێگەی گفتوگۆ چارەسەر بکەن. ئەو ئەرکەی وەفدەکە بۆی چوو بوو بۆ میسر هیچ ئەنجامێکی ئەوتۆی لێ نەکەوتەوە. یەکەمین وەفدی ڕسمی ڕژێم بە سەرۆکاتی تاهیر یەحیا کە کرابوو بە سەرۆکی ئەرکانی سوپا و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش نێردرا بۆ لای بارزانی. وەفدەکە گەیشتە چوارقوڕنە و بابە عەلی شێخ مەحموود و فواد عارف و عەمید فەتاح شاڵیشی لەگەڵ بوو. بارزانی پرۆژەی ئۆتۆنۆمیە داواکراوەکەی دایە دەستی وەفدەکە و بەر لەوەی وەفدەکە بگەڕێتەوە بۆ بەغدا بارزانی هەڕەشەوەی پێدا ناردەبوو کەوا ئەگەر تا دوای هاتنی مانگی ئادار ئەو داخوازیانە جێبەجێ نەکرێن کە لە پرۆژەکەدا باس کراون
شەڕ دەست پێ دەکاتەوە. پرۆژەکە خرایە بەردەم ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش. هەر پاش ئەوە ڕژێم لە تەقەلایەکدا بۆ کەمکردنەوەی ئەو داخوازیانەی لە پرۆژەکەدا داوایان کرابوو بۆ ئەوەی وا لە سەرکردایەتی شۆڕش بکە هەڵوێستی خۆی بگۆڕێ. وەفدێکی گەلی نرد بۆ لای. وەفدەکە کە گەیشتنە چوار قوڕنە و چاویان بە بارزانی کەوت، بەرهەمی کۆبنەوەی وەفدەکە لەگەڵ بارزانی ئەوە بوو لەسەر چەند خاڵێک ڕێکەوتبوون کە بکرێن بە بناغا بۆ ئەو چارەسەری لە دوی دەگەڕێن. پاشان وەفدەکە گەڕایەوە. لە ڕۆژی 11 ئاداردا ڕێژەم بەیاننامێکی لە ئەنجومەنی نیشتیمانی سەرکردایەتی شۆڕشەوە بڵاو کردەوە. سیاسەتی حکوومەتی دەرباری پرسی کورد و داخوازیەکانی شۆڕش بە درێژی تێدا یەکەڵا کردبەوە. کۆنگرەی کۆیە. ئەم بەیاننامەیە شتێکی ئەوتۆی تێدا نەبوو هیچ کام لە ئامانجەکانی شۆڕش بهێنێتە دی. هێنان و بردننی نێوان حکوومەت و سەرکردایەتی شۆڕشیش هیچ ئەنجامێکی لێ نەکەوتەوە. لەو کاتەدا بارزانی وای بە باش زانی پرس و ڕاوێژ لەگەڵ مەکتەبی سیاسی و ژمارێکی زۆر لە سەرکردان نیشتیمان پەروەرە دڵسۆزەکاندا بکات. بۆ ئەم مەبەستە کۆبنەوەیەکی بەربڵاو کرا کە هەموو لایەنە گەلی و سیاسی و پیشەیەکانی گرتە خۆی و هەموو ڕێکخراو نەقاب و ئامۆژگا زانستیەکان نوێنەریان تێیدا هەبوو. بانگ ڕایهێڵ بۆ هەموو لایەکی کوردستان نێردران بۆ ئەوەی خەڵکەکان نوێنەری خۆیان هەڵبژێرن بۆ ئەو کۆبوونەوەیە. بارزانی هەستی کردکەوە کورد پێویستیان بە کۆنگرێکی بەربڵاوی نوێنەرانیانە. پێویستیان بە شتێکی گەورەتر لە ئەو خۆی و لە پارتیشە. پێویستیان بە کۆمەڵەیەکی گشتیە. بە دەربڕینێکی ڕاست ڕای گشتی کوردان لەسەر ئاستی نەتەوەی دەرببڕێ. ئەم میرازادەی خەیاڵی مەلا مستەفا خۆی بوو، ئەو خاوەن و جێبەجەکاری بوو. ئەویش بوو هەندێک لە نوێنەرەکانی دەستنیشان کرد و نوێنەری خۆی نار بۆ هەموو لایەکی هەرێمی کوردستان تا لە دوی دەم ڕاستانی گەل بگەڕێن و بیانێرن بۆ کۆنگرەکە. بارزانی دوای تەواوبوونی کاروباری خۆ ئامادەکردن بۆ کۆنگرە و ئامادەکردنی پێویستیەکانی چوار قوڕنەی بەجێهێشت و ڕووی کردە کۆیە و لە 16 ئاداری 1963دا گەیشتە ئەوێ و لە ماڵی یەکێک لە ڕاستترین دۆستەکانی و دڵسۆزترین نێزیکەکانی دابەزی کە نیشتیمان پەروەری گەورە کاکە حەمەزیاد ئاغای کۆیە بوو. ئەویش ماڵەکەی خۆی خستە ژێردەستی بارزانی و هەموو ئەرکێکی میوانداریکردنی بارزانی و هەر کەسی لەگەڵی بوو تا لە کۆیە بن گرتە ئەستۆی خۆی. پاداشتی ئەم پیاوەتی حەمەزیاد ئاغا ئەوە بوو کە هێزەکانی حکوومەت پاش دەستپێکردنەوەی شەڕ هاتنەوە ناو کۆیە ئەو ماڵەیە خاپور کرد و لەگەڵ زەویدا تەختیان کرد. ئەو کۆبنەوەی بارزانی بانکی بۆ ڕایشت بوو لە ڕۆژی 18 ئاداری 1963دا دەستی پێکرد و 4 ڕۆژی خایاند و لە 22 ئاداردا بڕایەوە و نێزیکەی 2000 کەسی تێدا بەشدار بوو. نوێنەرانی پارتی و سەرکردایەتی سوپای شۆڕش و نیشتیمان پەروەران و ڕۆشنبیران و سەرۆک خێڵە لایەنگرەکانی شۆڕش و نوێنەرانی تایەفە ئاینیەکان و نەتەوەکانی تری کوردستانی گرت بۆ خۆی. کۆبوونەوەکان پاش بڕانەوەی کۆبوونەوەکەیان یاداشتێکیاندا بە حکوومەت بڕیارەکانی کۆنگرەکان تێدا نووسی بوو. وەفدێکیشان بە سەرۆکایەتی جەلال تاڵەبانی هەڵبژارد ئەو پرۆژەیی لەگەڵ خۆی بر بۆ بەغدا کە کۆنگرە دەنگی لەسەردا بوو. وەفدەکە لە 30 ئاداری 1963دا گەیشتە بەغدا. حکوومەتیش چەند کەسێکی دانا بۆ گفتوگۆ لەگەڵ وەفدی کووردە. چەند گفتوگۆیەک لە نێوان هەردوو لاکرا. باری سەرنجی هەردوو لە چەند خاڵێکدا لە یەکەوە نێزیک بوو. بەڵام کاتێک قسە لەباری سنوورەوە دەستی پێکرد کە ناوچەی ئۆتۆنۆمی کوێ دەگرێت و تا کوێ دەڕوا. باری سەرنجیان لە یەک دوور کەوتەوە. ڕژێم بە هیچ جۆرێ ئامادە نەبوو لە هەڵوێستی ڕەتکردنەوەی هێشتنەوەی کەرکووک و خانەقین و شنگار و زەمار لە چوارچەوەی ناوچەی ئۆتۆنۆمی پاشگەز بێتەوە. کە گەیشتنە ئەم قۆناغە دەرکەوت ئەوان لە گفتوگۆ هەڵدێن و خۆیان لە دانیشتنەکان ون دەکەن. هەرکە قسە بهاتایەتە سەر ئۆتۆنۆمی و پاشە ڕۆژی سیاسی کوردستان وەفدەکەی حکوومەت دەست بەجێ باسەکەی دەگۆڕی و دەکەوتە دوان لەباری ئەوەوە کە پێویستە بارزانی بەڵێنەکەی خۆی جێبەجێ بکات و ئەو چەک و جبەخان و کەلوپە لە حکومیانە بداتەوە کە لە شەڕدا دەستی شۆڕش کەوتون. دوو بروسکەشیان لە بارەوە نارد. بەم هەڵوێستەیان بۆ خۆیان بەڵگەیان بۆ ئەوە هێنایەوە کە ئاسۆی بیرکردنەوەیان لە سنوورێکی چەند تەسکدایە. بەیاننامەی ژمارە 13 بۆ قەڵاچۆکردنی شیوعیەکان کە کودێتاکەی 8 شوبات ڕوویدا بەهۆی ئەو بربەرەکانەوە کە لایەنگرانی قاسم و شیوعیەکان لە دژی کۆدێتا کردیان، ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕش بەیاننامەی ژمارە 13 دەرکرد و تایدا کوشتنی شیوعیەکان و قەڵاچۆکردنیانی لە هەموو شوێنێکدا بۆ ئەندامانی حیزبی بەعس و لایەنگرەکانی حەڵال کرد. سەلام عادل، حسێن ڕەزی سکرتێری حیزبی شیوعی عێراق و ژمارەیەک لە ئەندامانی کۆمیتەی ناوەندی و مەکتەبی سیاسی حیزب گیران و پاش سزادانێکی دەڕەندانە کوشران. پاشەوەی بربەرەکانی سوودێکی نەما
کوردستان بوو بە ڕووگەی شیوعیەکان و ئیتر یەکە و بە کۆمەڵڕوویان دەکردە ئەوێ کەچی لەلایەن مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەوە مامەڵێکی زۆر خراپیان لەگەڵ داکرا. بەڵام بارزانی پێشوازی لێکردن و ژیانی پاراستن و بوزەرانێکی خۆشی بۆ دابینکردن و ڕێگەی هەڵسوڕان و نواندنی چالاکی سیاسیدان. هەرچەندە هەڵوێستیشان لە ئاستی شۆڕش لە یەکەمی ڕۆژەکانی شۆڕشدا باش نەبوو. بەعسیەکان ئەم هەڵوێستی بارزانیان لەگەڵ شیوعیەکان بە کارێکی دوژمنایەتی لە ئاست خۆیان لە قەڵمدا و بە یەکێک لەو تۆمەتانەیاندانە کە لەوە و پاژلەکاندیان بە بارزانیەوە و دەیانوت گوایە داڵدەی دوژمنانی ڕژێمی داوە و ڕێگەی کارکردن و نواندنی چالاکیی دوژمنانەی لە دژی ئەوان پێداون. من یەکێک بووم لەو خەڵکە زۆرانی گوێیان بۆ مامۆستا عەزیز محەممەد شل کردبوو کە باسی ئەوەی دەگێڕایەوە چۆن لە ماوە چاوی بە ئیبراهیم ئەحمەد کەوت و چۆن ئیبراهیم سووکی پێکرد و بە هیچی دانەنا و هیچ جۆرە یارمەتی و پشگیریەکی پیشان نەدا و بە جۆرە دەرکردنێک لای خۆی بەڕێ کرد و ئەویش بە دڵێکی شکا و خەم و کەسەرێکی زۆر لە ناخەوە گەڕایەوە بۆ شوێنی خۆی. بەڵام کە چاوی بە بارزانی کەوت ئەو هەموو خەم و خەفەت و هەز بە تەنیایی ڕەویەوە. بارزانی بە خێراتنی گەرمی لێ کرد و قەدر و حورمەتی گرت و باڵی چاودێری و پارێزگاری بەسەر خۆی و ئەندامانی حیزبەکەیدا کێشا و هەموو جۆرە پێویستێکی بۆ جێبەجێکردن. عەزیز محەممەد هەمیشە باسی ئەم هەڵوێستی بارزانی بۆ بەراورد لە نێوان ئەو و ئیبراهیم ئەحمەددا دەگێڕایەوە. لە ئەنجامی ئەم مامەڵە مەردانەیەوە بوو حیزبی شێوعی عێراق هەموو توانێکی خۆی خستە کار بۆ خزمەتکردنی سەرکردایەتی شۆڕش و هەڵوێستی هەمیشە مای سەربەرزی بوو. سەرکردایەتەکەشی شوێنی باوەڕ و متمانی سەرکردایەتی شۆڕش بوو. بە جۆرێک کە سەرکردایەتی ناوچەی گرنگی هەندرێنیان پێس پێردرا و تا 11 ئاداری 1970 بە دەستیانەوە بوو. ئەوانیش ڕۆڵی خۆیان زۆر جوان تێدابینی و چەندی شەهیدیان لەوێدادا و قارەمانەتی و نەترسی وایان پیشاندا بەڕاستی لە ئەفسانە دەچوو. هەڵوێستی لە باوەڕەوە هاتووی بارزانی لەم کۆستەی لە شیوعیەکانی عێراق کەوت دەنگدانەوەیکی بەربڵاوی لە وڵاتە سۆشیالیستەکان و لە پێش هەمویانەوە لە یەکەتی سۆڤێتدا بوو. بەڕادەیەک کە دوژمنانی بارزانی و دوژمنانی شیوعیەکان کە بەعسیەکان و هەندێک لەلایەنە نەتەویەکان بوون ناتۆری مەلا سووریان بۆ گاڵتە پێکردن و بەد ناوکردنی لێ نابوو. قسە دێنێتە پێشەوە. هەر ئەمانە و هەندێک لایەنی تریش پێشتر بارزانیان بە نۆکەرایەتی ئیمپریالیزم بەدناو دەکرد و پێیان دەوت پەروەردەی دەستی ئیمپریالیزم و هاوکاری ڕۆژاوە.